خۆشەویستەکانم زەکاتی سەرفترە و زەکاتی فطر یەکێکە لەو شتانەی کە ئیتر لە ئیسەوەدا دەنگ و باس و خواسی دێتە ناوە. خۆشەویستەکانم زەکاتی سەرفترە فەرزێکە لە فەرزەکانی مانگی ڕەمەزان. ابن عمر خوای لێ ڕازی بێ لە حەدیثێکە کە ئیمامی بوخاری و مسلم ئەیگەڕنەوە ئەفەرمێ فرض رسول الله صلى الله عليه وسلم صدقة الفطر صاعا من تمر أو صاعا من شعير على كل حر أو عبد ذكر أو أنثى من المسلمين وأمر بها أن تؤدى قبل خروج الناس إلى الصلاة. پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم فرزي کردووە لە مانگی ڕەمەزانە سەدەقەی فتر بدرێ، قازانێک لە خورمایە، قازانێک لە جۆ لەسەر هەموو کەسێک، حتا تەنانەت ئەوەی کە عەبدە، ئەوەی کە حڕە، ئەوەی کە مناڵە، ئەوەی ئافرەتە و ئەوەی نێرە و ئەوەی مێ لە مسلمانان هەر کەسێ تۆ سەرپەرشتی ئەەکەی و مەصروفی لەسەر تۆیە پێویستە لەسرت کەوا زەکاتی سەرفترەی بدەی ئەگەر تا شەوی جەژن، حتا ئەو مناڵەی کە لە دایکە بێ لە شەوی جەژنیشە زانایان ئەفەرمن سەرفترەی پێویستە و ئەبێ بدرێ. هەندێکیان ئەڵێن یعنی هەتا ئێوارەی ڕەمەزان ئاخر ڕۆژی ڕەمەزان، هەندێکیان شەڵێن لە شەوی جەژنیشە هەر ئەبێ بدرێ. و حەدیثی تریشمان هەیە هە لەو بارەوە کە ئیبن عەباس ئەیگەڕێتەوە خوای لێ ڕازی بێ، ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرزی زەکاتی فطری کرد لەسەر مسلمانان تاوەکو پاککەرەوەیەک بێ بۆ ڕۆژوان ئەگەر نەقسانیەک هەیە کەموکورتیەک هەیە لە ڕۆژەکانە پاکیان کاتەوە و خواردنێکیش بێ بۆ هەژاران، یعنی یارمەتیەکی ئەو هەژارانە بێ کە دەستیان ناڕوا تاوەکو هەموو بەیەکەوە ئەو بەو کارە هەڵسن. هەر کەسێ لە پێشی جەژن بیدا ئەوە زەکاتێکی وەرگیراوە، هەر کەسێ لە دوای جەژن بیدا ئەوە ئەبێتە سەدەقەیەک لە سەدەقەتەکان، یعنی ئەبێتە خێرێک لە خێرەکان، ئەبێ لە پێشی جەژن بیدەی بۆ ئەوەی ئەگەر زەکاتەکەت بتەوێت زەکاتێکی مەقبول بێ. کەوابوو بە پێ ئەم حەدیثانە حکمت لە زەکاتی سەرفترە چەند شتێکە. یەکەم پاک دەکاتەوە، گەر ڕۆژێکت نوقسانیەکی تیابێ پاک دەکاتەوە. هەتا یەکێک لە تابعین کە وەکیعە مامۆسای ئیمامی شافعیە ڕەحمەتی خوایان لێبێ ئەفەرمێ زەکاتی فطر وەکو سوژدەی سەهو وایە، چۆن لە نوێژە ئەگەر نوقسانیەکە بێ لە نوێژەکەتا سوژدەی سەهوە بەی تاوەکو نوقسانەکەت پڕکاتەوە، زەکاتی سەرفترەیش وەکو سوژدەی سەهو وایە ئەگەر عیبێک و نوقسانیەک لە ڕۆژۆکەتا هەبێ بۆتی پڕەکاتەوە. دووهەم یارمەتیدانی هەژاران و فەقیرەکانە بۆ ئەوەی لە جەژنە هەموو بەیەکەوە جەژن و خۆشی بگێڕن. یارمەتیدانە بۆ ئەو کەسانەی کەوا سواڵەکەن نیانە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئەغنوهم عن الطواف في هذا اليوم، مێڵن بگەڕێن بەسەر ماڵەکانە و سخەریکی سوالکردن بن لە ڕۆژی جەژنە. هەروەها شکرکردنی خوایشە کە خوای تەعالا یارمەتی تۆیدا بتوانی مانگی ڕەمەزان بە ڕۆژوو بی. ئەمە شکری خوای گەورەیە کە ئەیکەی لە کۆتایی مانگی ڕەمەزانە. مقداری ئەو زەکاتە مقدارەکەی چەندێکە خۆشەویستەکانم؟ مقدارەکەی جاران پێ وتراوە ساعیش لە لای شافعی و لە لای حەنەفی فەرقی هەیە. ساعی شافعی تقریبا 2 کیلۆ و 176 غرام بووە، ساعی حەنەفی 3 کیلۆ و 800 غرام بووە. بۆیە زانایان لەم زمانەی خۆمانە تەقدیریان کردێ بە کیلۆ ئەفەرمن 2 کیلۆ و ڕبع، 2 کیلۆ و ڕبعێک ئەوە پێ ئەوترێ سا. ئیتر ئەو 2 کیلۆ و ڕبعە لە خواردنی ئەو کاتە. زانایان لەو کاتە طبعا لە کاتی پێغەمبەر صلی الله عليه وسلم خەڵکی هەر زیاتر لە مەدینە حتا تەنانەت شتیانیش بکڕایە، خورمایان نەدا شتیان نەکڕی، قوماشیان بکڕایە، هەر شتێکی کراوە. لەو کاتە پارە نەبووە، زۆر کەم بووە، بۆیە خەڵک خورمای بەکارە هاوت. هەر لە زمانی خۆشمانە من لەبیرم دێ لە دێ بووین لە دێهات و پیاوە بە تەمەنەکان ئەوانەی کە تەمەنیان لە من گەورەتر هەمووی ئەزانن ئێمە یەلکەمانەدا لە جیاتی شت بە تەماتە بە شتێک مریشکێک دەدا و شتێکت وەرەگرت لە کابرای بەقاڵ. یعنی لەو زەمانەشە لە مەدینەیە تەنها خورما و جۆ بووە، حتا تەنانەت باسی گەلمیش نەکراوە. بۆیە ئێستا شتی تر پیا بووە، ئێستا برنج هەیە، فاسوڵێ هەیە، شتی تر هەیە. بۆیە ئینسان ئەتوانێت بە شتەکانی تر بیدا ئەگەر بێوێ بە خواردن بیدا. 2 کیلۆ ڕبع
بۆ نەفەرێک 2 کیلۆ و ڕبعێ بۆ نەفەرێک بیدە کەی ئەدرێ لە شەوی فەرزەکە کەی فەرزە بێ لە شەو ڕۆژی لە شەوی جەژنە حتا ئەڕۆی بۆ نوێژی جەژن وەکو فەرز ئەو کاتە فەرزە بێ بەڵام سەحابەش و زانایانی تریش فەرمویانە پێش وەختیش بدرێ بۆ ئەوەی یارمەتی هەژارەکان بێ باشترە ئەگەر بازار نەمێنێ لە شەوی جەژنە ئەتوانی پێش وەخت بیدەی بۆ نمونە ئیبن عومەر فەرموویەتی ڕۆژێ 2 ڕۆژ پێشی جەژن ئیمامی شافعی فەرموویەتی هەر لە ئەوەڵی ڕەمەزان و ئەتوانێ ئینسان بیدا بۆ ئەوەی کاری هەژاران جێبەجێ بکە و هەندێک عولەما زیاتریش ڕۆیشتنەوە پێش ڕەمەزانیش ئەبێ بەڵام ئەو قسە تۆزێ جێ کۆی نییە و تۆزێ مناسب نییە ئایا ئەبێ بە غەیری خواردنیش بدرێ زانایانمان طبعا 2 ڕەئیمان لەسەر ئەو مەوزوع ئەتوانی بێژی 3 ڕەئیش ڕەئیەک ئەڵێت هەر ئەبێ بە خواردن بدرێ ئەوە ڕەئی کۆمەڵێک لە عولەمایە وەکو ئیمامی شافعی وەکو ئیمامی مالک و کۆمەڵ ڕەئیەکی ئیمامی ئەحمەدیش ئەڵێن ئەبێ بە خواردن بدرێ و کۆمەڵێکی تریش لە زانایانمان وەکو ئیمامی ئەبوو حەنیفە خوایان لێ ڕازی بێت طبعا ئەمانەی کە باسییان بۆتانەکەم ئیمامی ئەبوو حەنیفە و ئیمامی شافعی و ئیمامی مالک و ئەمانە حەزەکەم هەر ئەوە شتێک بزان دەربارەیان لە دوای سەحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کۆمەڵێک عولەما ژیانی خۆیانیان تەرخان کرد بۆ ئەوەی کە خەریکی زانستی شەرعی بن لەوانەی کە ژیانی خۆیان تەرخان کرد نزیکەی 500 کەسیان زۆر مەشهورن یعنی لە عالەمی ئیسلامیە لەناو ئەوانە چواریان تەلەبەی زۆریان هەبووە و مەزهەبەکانیان نووسراوەتەوە تا ئەمڕۆی خۆمان ئەلەوانە ئیمامی ئەبوو حەنیفە یەکەمیانە لە ساڵی هەفتای کۆچی یعنی سەحابەکانی پێغەمبەر زۆربەیان مابوون لە ساڵی هەفتای کۆچی ئیمامی ئەبوو حەنیفە لە دایکە بێ لە ساڵی 150 وفاتەکە ئیمامی مالک لە دوای ئەو تێ ئیمامی شافعی لە دوای ئەو دێ لە دوای ئیمامی مالکیش دێ ئیمامی شافعی لە ساڵی 150 لە دایکە بێ ئەو ساڵی کە ئەبوو حەنیفە وفاتەکە شافعی لە دایکە بێ هەتا وەکو ساڵی 204 ئیمامی شافعی ئەمێنێ دوای ئەوە ئیمامی ئەحمەد هەتا وەکو 216 ئەمێنێ يعني ئەم عالمانە ئەم مامۆستا گەورانە هەمووی خاوەن مەزهەبن و تەلەبەیان هەبووە جائیتر لە مەسەرە و لە لێکدانەوەی حەدیثەکان و ئاەتەکانە جاری وا هەیە لەو ئاەت و حەدیثانەی کە مەجالی قسەکردنی تایە قسەیان کردووە و مەزهەبەکانیان جیاوازن جیاوازی تێکەوتووە جیاوازیەکەش تەئسیر لە دین ناکات هیچ زەرەرێکی بۆ دیندارێتی هیچ کەسێک نییە ئەگەر ئینسانی مسلمان توانای هەبوو خۆی شت لە یەکداتەوە خۆی توانای تێگەیشتنی لە قورئان و لە حەدیث هەبوو ئەوە ئیتر زۆر پێویست ناکا خۆی مەشغوڵ کا بەڕێی ئەمانەوە ئەگەریش خۆی توانای نەبوو شوێنی هەر ئیمامێ لەم ئیمامانە بکەوێت کە جێی سقە و متمانەی ئەتوانێت شوێنیان بکەوێت و گوناحبار نابێت جا ئیمامی ئەبوو حەنیفە ڕەحمەتی خوای لێ بێ و تەلەبەی ئیمامی ئەبوو حەنیفە یوسف و پێش ئەوانیش حەسەنی بەسری و عومەری کوڕی عەبدولعەزیزیش کە بە خەلیفەی پێنجەم ناو ئەبرێ و زۆرێک لە تابعین و تەنانەت ئەگێڕنەوە لە هەندێک لە سەحابەکانی پێغەمبەری صلی الله عليه وسلم کەوا قیمەتیان لە جیاتی ئەوە وەرگرتووە قیمەتیان لە جیاتی وەرگرتووە بە تایبەتی ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ ئەگەر زەمانەکە وا پێویستی کرد پارەکە ئیسفادەی هەبوو بۆ فەقیر و هەژارەکان ئەو کاتە پارەکە بدرێ ئەگەر خواردنەکە زیاتر ئیسفادەی هەبوو ئەو کاتە خواردنەکە بدرێ یعنی هیچ کێشەیەک نییە تۆ ئەو کەسەی ئەو فەقیرەی کە ئەیبینی ئەگەر بە مەسلحەت ێزانی و بە باش ێزانی خواردنی پێ بدەی ئەو خواردنی پێ بدە ئەگەر بە مەسلحەتی شێزانی پارەکەی پێ بدەی زیاتر ئیسفادەی لێ ئەکاوە هەندێک لە خواردنەکانی هەیە بۆ ڕۆژی جەژن ئەتوانی پارەکەی پێ بدەی و پارەکەیش لەسەر ئەوە قیاس بکە 2 کیلۆ تو بڵێ ئەمڕۆ برنج زیاتر باوە لە ناو خەڵکە ئەگەر خواردن بدەیت خۆ نابێ بڕۆی جۆ بدەی یا خورما بدەیت چونکە ئەمڕۆ خەڵک بۆ جەژن جۆ و خورما سەرف ناکا بۆ جەژن يعني جۆ ئەسڵان ئەمڕۆ بەکاری نایێرین ئیلا مەگەر یەکێک هەندێک نەخۆشی هەبێ نانی جۆ بخوا زیاتر ئەوەی کە ئێستا بەکارتێتە نانەت گەنمیش بەکار نایە گەنم ئەکرێتە نان و ئەکرێتە ئارد و نان ئەوجا بەکارتێ بۆیە برنج یان فاسولێ یان نۆک ئەو شتانە زیاتر خەڵک بەکاری تێرێ جا ئەگەر تۆ کرا بە ئەگەر بە خواردن دات و کەسێک هەستت کرد برنجیان نییە و پێویستیان پێێتی ئەوانە تۆ ئەتوانی بۆ گشت نەفرێک لە نەفەرەکان 2 کیلۆ و ڕەبعێ برنج بدەیت
2 کیلۆ و ڕبع برنج بدەیت. ئەگەریش زانیت خواردنیان هەیە و پێویستیان بە پارەیە ئەو کاتە قیمەتی 2 کیلۆ و ڕبع برنجەکە برنج طبعا با برنجێک باش بێ چکە خۆ ناکرێتەوە برنجە بدەیتە یەکێ نەتوانێ بیخوا لە خۆت جەهانێک کەسێ لە ماڵا خۆی برنجێکی بایعی هەیە مەسەڵەن خۆی مناڵەکانی نایخۆن ئەڕوای داتە ئەوە نا لە ڕاستیە ئەوە زوڵمە ئیکەی خوای تەعالا لە قورئانە ئەفەرمێ یعنی کاتێ خێر ئەکەن خێرێ بکەن ولا تيمموا الخبيث منه تنفقون ولستم بآخذيه ئەفەرمێ مەڕۆن بۆ شتە خراپەکە بیدەن کە خۆتان وەری ناگرن ئەگەر خۆتان پێتان بدرێ وەری ناگرن بۆیە شتی باش بدەن ئەگەر ئەوەت دەبوو پارەتدا لە جیاتی پارەکە با لە جیاتی برنجە باشەکە بێ یعنی لای کەمەکەی ئەمڕۆ زانایان و لجنەی باڵای فتوای هەرێمی کوردستان لای کەمەکەی دایناوە 30,000 بێ لای کەمەکەی ئەگەر دەست بڕوات 4 بدەی 5 بدەی تا زیاتر بدەی چاکترە و یارمەتێکی زیاترە بۆ فەقیر و هەژاران خوای گەورە ئینشاءالله هەموو لایەکمان بەرەو خێر و چاکە بووە و تاعەت بووە و دوورمان خاتوو لە گوناح و تاوان ئامین